ئەڵێن لە ڕۆژگارێکی خراپین گەورەکان گرنگی بە بچووکەکان نادەن و بچووکەکان ڕێز لە گەورەکان ناگرن. زەنگینەکان نرخەمی گیرفانی خۆیانە و جیلی تازەش سەر لە شێوا بوون و هیچ هیوایەک لە وڵاتیان نەماوە. من پێم وانیەوە بێ من لەو کەسانم کە بڕای تەواوم بۆ هەیە لە هەردوو خۆژینگەیەکا بێت هێشتا هیوایەکەیە بۆ گەشەکردن و گۆڕانکاری. من زەنگینم، ئیشی منۆیە بیر بکەم، پرسیار بکەم بۆ دوای کەسانی ئابگەڕم کە وەڵامیان لایە و گوێیان لێ بگرم، بەڵام مەرجنیە بە هەم وەڵامەکان ڕازی بم. ئالێرەوە گفتوگۆ قوڵەکان دەست پێ دەکات. ساڵانێکا من کردووە بۆ خۆم، ئێساش کاتی ئەوەیە هەموو کەس گوێبیستی ئەمنی هەنیانە بێت. ئەگەر تۆش خولیای گفتوگۆ قوڵەکانیت چاکە حازر کرد. ئەم پۆدکاستە بۆ تۆیە. بەناوی خوای گەورە و ئەخیرەن ئەو پۆدکاستەی چەندێکە چاوەڕێین چایەک لەگەڵ زەنگین هاتە بەرهەم. سڵاوتان لێبێت ئازیزان خۆشەویستان، یاخوا بەخێر بێن بۆ پرۆگرامی چایەک لەگەڵ زەنگین. طبیعی ئەم پرۆگرامە وەکو بیرتان بێ لە ساڵی 2020 یەکەم ئەڵقەمان لێ کرد. ئەو کاتە تی وذ گاری ڤی هەبوو بە سوودوەرگرتن لە فکرێ و پرۆگرامە منیش چایەک لەگەڵ زەنگینم دانا. لە کەرنتینە بوو بە لایڤ دەستمان پێ کرد. نازام چەندێکتان لەو کاتەوە لەگەڵمانان. بەڵام دوای کەرنتینە سەیرم کردم پرۆگرامە کاریگەریکی زۆر ئیجابی و باشی هەبوو. لەبەرەوە وتم بۆ بەردەوام نەبین. ئەگەر بیرتان بێ هەموو مانگێک لایڤێکمان هەبوو لە ئینستاگرام هەر بە ناوی چایەک لەگەڵ زەنگین. هەمومان چاکەمان حازرە کرد و دانیشین بە دیارەم لایڤەوە قسەمان لەسەرە کرد. لە ئێستایا ئەم پرۆگرامە هەنگاوێکتری ناوە بووە بە پۆدکاستێک کە بە خەونێکی گەورەوە بە جوهدێکی گەورەوە تیمێکی گەورە ئیشی لەسەرەکەن بۆی کە بڕواتە ناو هەموو کونج و ماڵێکی ئەم کوردستانەوە ئینشاءالله. طبعاً ئەگەر بیرتان بێت دەمێکە باس لەوەکەین کە ئەم پرۆگرامە دروستکەین ئیشی لەسەرکەین، بەڵام وەکو هەموو جارەگەڵین ئەم شتانە بەڕاستی هەوڵ و ماندووبوون و هیلاکێکی زۆری ئەوێت. بەڵام دڵنیام لەوەی بۆ مەبدەوە ئیشمان لەسەر کردووە ئەم کاریگەریە دەرەکەوێت و ئەم پرۆگرامە بە تەواوەتی نەتیجەکەی لەناو ئیشەڵڵا کوردستان و عێراقیشا دەرەکەوێت. طبعاً پێم خۆش بوو پێشەوەی هیچ میوانێ بانکی جارێ خۆمان تعاروفێ بکەین، باسێکی ئەم پرۆگرامەتان بۆ بکەم کە چۆن ئیژەکە ئیش لەسەر چیەکەین بۆی بەرچاوڕوونیەک بۆ هەموو کەسانە هەبێکە بینەری ئەم پرۆگرامە بن ئیشەڵڵا. ئەم پرۆگرامە ناوی چایەک لەگەڵ زەنگینە، شیعارەکەی ئەڵێن چایەک ئەڕوا بۆ مێشک. طبعاً جیاوازی ئەم پرۆگرامە لەوەیە کە ئەم جارە بە چای ئەحمەدەوە دەست پێ یەکەین بە یارمەتیتان. طبعاً چایەکە ڕێگە ڕوا بۆ مێشک. ئەم پرۆگرامە وا ئیشەکە کە ئێمە میوانێک بانگەکەین. ئەم میوانە زۆر گرنگە بەلامەوە لەم نقطەیە تێبگەین هەمومان. ئەم میوانانە دوو جۆرن. جۆرێکیان کەسانی دەرکەوتوو سەرکەوتون و جۆرێکیان تەنیا کەسانی سەرکەوتون و دەرنەکەوتون و کەس نایان ناسێ. کە ئەڵەم کەس نایان ناسێ لەسەر ئاستی عام کەس نایان ناسێ، ژنا لەسەر ئەساسی باڵسنەی خۆیان خەڵکانێکی زۆر باش ئەیان ناسێ. لێرە شتێک زۆر گرنگە بەلامەوە. نەوەڵا دوو خاڵ زۆر گرنگە بەلامەوە. یەکەمیان جاری وا هەیە ئەو میوانەی کایهێنین کەسێکی دەرکەوتووە و هەمومان ئەزانین کە هەڵگری پەیامێکە یاخود زۆری نەمان ئەزانین کە هەڵگری پەیامێکە، بەڵام مەرج نییە ئێمە کە لێرە دانیشتوین ئیشمان تەنیا ئەوە بێ ئەشەو بیلا بکەین، ئیشمان تەنیاوە بێ میوانە هەر شتێکی و دێمە بڵێن بزڵ بدوایە. وەکو لە ترێلەری پرۆگرامەکەەوە گوێتان لێبوو، ئەم پرۆگرامە پرۆگرامی گفتوگۆ قوڵەکانە، واتە مەرج نییە من ڕازی بم بە هەر وەڵامێک کە وەریەگرم لەم میوانە. ئەکرێ من بەقەدەر تۆ زیاتریش پرسیارم لێ هەبێ و دانیشت بین لەسەر ئەم مێزە گفتوگۆ بکەین بۆی بگەینە نەتیجە. چکە بەڕاستی من بێزار بووم لەو ڤیدۆ کورتانەی 1 دقە و 30 ثانیە و تەنیا بۆی کە شتێک بێ بە کورتی بیگەێنی. من ئەزانم کاریگەری گەورەکە لە گفتوگۆ قوڵەکانە دروستە بێت. بۆیە پێم خۆش بۆم پۆدکاستە بکەین و ئەو میوانانە بێنم کە دانیشتین قوڵ لەسەر مۆزوعێ بدوین، ئەکرێ سەعات و نیوەک لەسەر بابەتێ بدوین، بەڵام لە کۆتاییە نەتیجە با بەدەستەوە. چونکە ئەم نەتیجە گەورانە بەڕاستی لە ڤیدۆی کورتان نادرێن بەدەستەوە. کاتێک منەو میوانە ئەهێنم بەقەدەر ئێوە وە زیاتریش پرسیارم لێی هەیە. بۆیە
ئەگەر میوانێکت بینی بە کرایتێریاکانی تۆ ئەم میوانە نەئەبوو لەم پرۆگرامەیە بێت دڵنیا بە هیچ میوانێک لێرە بەبێ پرسیاری قوڵ ناڕواتە دەرەوە. ئێمە گفتوگۆکەین، ئێمە ئەمانەوێ بگەین بە نەتیجەیەک، پەیامی هەموو کەسانە وازح بێت کە لە سۆشیال میدیا و ئەیانەوێ پەیامێ بگەێنن. ئەکرێ دەیان پرسیار هەبێت کە نەیانویستی بێت لە عامە یاخود لە کۆمنتێکا وەڵامی بنەوە، لێرە لەسەر مێزە پرسیاری قوڵەکەین و جوابی قوڵ وەرەگرین و نەتیجەی قوڵەیەن بەدەستەوە. ئەمە یەکێکە لەو خاڵانی کە زۆر بەلامەوە گرنگە. مەرج نییە ئەو میوانانە بن کە تۆ چاوەڕوانیەکەیت، بەڵکو من ئەگەڕێم ئەو میوانە نادۆزمەوە کە هەڵگری پەیامەکەن وەدا ئەنیشین بە قوڵی قسەی لەسەرەکەین. وەکوتم مەرج نییە من ڕازی بم بە هەموو وەڵامەکان. جۆری دووەمی میوانەکان ئەو میوانانن کە خەڵکێکی عام ناسێواتە ئەکاونتی سۆشیال میدیایان نییە، پەبلیک نین، ئەکاونتێکی تایبەت بە خۆیان نیە و کەسانی بازنەی خۆیان ئەیان ناسن. بەڵام من بە وردی گەڕاوم لە بازنەی برادەرایەتی و هاوڕێیانی خۆمان، لە بازنەی ئیش و کار و کەسابەتمە. ئەو کەسانم دۆزیوەتەوە کە بەڕاستی زیرەکن، بەڕاستی هەڵگری پەیامێکی زۆر باشن، ئەزمونێکی زۆر باشیان هەیە. مەرج نییە لە بزنسە، هەر یەکەیان لە مجالێکە ئەزمونێکی زۆر باشی هەیە، بەڵام مرتاح نەبوون بەوەی کە پەیجدانێن و قسە لەسەرم بابەتە بکەن بۆ عام. من بە داواکاری زۆرەوە بۆ سوپاسی زۆرەوە کە هاتوون لێرە ئەو شتانی کە ئامادە نەبوون لە عامە باسیکەن، ئامادەن بۆ زەنگین و بۆ ئەهلی زەنگینی باسکەن بەدەم خواردنەوەی چایەکی ئەحمەدەوە بڕۆینە گفتوگۆ قوڵەکانەوە. واتە مەرج نییە ئەگەر لە تیزەری ئەم پرۆگرامەیە کەسێک بینی نەناسراو بوو ئیتر بڵێ وەڵا بە دیاریەوە دانانیشم خۆم کەسە نەناسراوە. نە، ئەم کەسە ئەگەر ئامادە بووە پەیامەکانی خۆی بڵاو کاتەوە لە سۆشیال میدیا دڵنیا بە سەدان هەزار کەس متابعی ئەم کەسە هەبوون. بەڵام لەوانێ بە گرنگی نەزانی بێ، لەوانە تااقەتی و شتینەوە بێ، لەوانە کاتیەوەی نەبوو بێ کە دانیشە لە سۆشیال میدیا ئەم شتا بکە. ئێمە و پلاتفۆرممان سازاندووە کە ئەم کەسە بێ پەیامی خۆی بگەێنێ. بۆیە من زۆر تەرکیزم لەسەر ئەوەیە کە ئەو میوانانەی کە چکە مەرج نییە هەموو کەسە سەرکەوتەکان دەرکەوتوو بن، واتە پەبلیک بن، عام بن، بۆ عام قسە بکەن. لەبەرەوە ئەو بەشێکی تر لە میوانەکان ئەو میوانانن کە دەرکەوتونین بەڵام کەسانی سەرکەوتون پەیامێکی جوانیان پێ، خیبرەی باشیان هەیە، یەن لەسەر مێزە بۆ ئێوەی بەیانەکەن بە دڵنیاییەوە لەگەڵ پرسیارە قوڵەکانی زەنگینە. بۆیە میوانەکان ئەم جۆرە نابن. وەکوتم مەرج نییە لە 100% هەمویان بزنس بن، بەڵام بەشێکی باشی میوانەکانیشم ئەهلی بزنس و کار و کەسابەت. ئێمە لێرە وەکو شعاری زەنگین ناسراوە بەها جیاوازێکە دروستەکە، واتە هەر کەسێ بەهادار بێت لە مەجالێک لە مەجالەکانە لەسەر مێسە جێگایە بێت و دواوی کە گفتوگۆمان کرد بەیەکەوە بەهای ئەم کەسە بە دڵنیاییەوە بۆ هەموو لایەک دەرەکەوێت. ئەمە شتێک بوو کە زۆر گرنگ بوو بەلامەوە قسەی لەسەر بکەین. بابەتێک تر گرنگە بەلامەوەی ژەوەی کە بۆچی هەر بە جدی بۆچی چیمان ناوە لەم سەرێشەیە، چیمان ناوە لەوەی کە دانیشین پۆدکاست ئامادەکە و میوان بێنە و ئەسێت بکێشە و مەسروفێکی زۆر بکە و ئیش لەسەرم شتە بکە. لێتان نەشارمەوە یەکێک لە گرنگترین پەیامەکان کە لە مێشکی منایە جیلی نوێیە، نەوەی نوێ. ئەو نەوەی کە هەمومان پێیان ئەڵێن سەر لێ شێواو بوون و ئاگیان لە دنیا نییە و لە هیچ شتێ ناگەن و گوێیان ناگرن، لە کاتێکا قەت پرسیارمان لەوە نەکردووە هەر بە جدی ئێمە چیمان بۆ کردوون، ئێمە چیمان بۆنەوەی دوا خۆمان کردووە، ئێمە چیمان کردووە بۆی کە شتێکی باشیان پێ بەخش. جارێ ئەسڵان ئێمە زەمینەیەمان سازاندووە کە ئەوان ئەسڵان هەر گوێیان لێ بگرین بزانین چیان پێ نەخێر. ئێمە زەمینەیەمان سازاندووە کە بتوانین قسەیان بۆ بکەین. چونکە لە کۆتاییە ژیان چییە؟ ئەزمونە. گابرە گارسیا مارکس زۆر جوان باسیم شتاکڵە خۆزگە ژیان دوو بەش بووە. بەشێکیانی بۆ کۆکردنەوەی ئەزمون بووە تەجروبەکانمان، بەشی دووەمی اینجا ئەزمونەکانمان جێبەجێ کردەیە. بەڵام بەداخۆ ژیان هەر یەک بەشە، شتی وایە لە 80 ساڵیا لە تێگەی تازە زۆر درەنگە. کاتە ناکرێ خۆ ئەزمونی دانە بەدانی غەڵەتەکان بکەی. مەرج نییە. ئیشی ئێمە لەم پۆدکاستەوە ئەوەیە ئەو کەسە بە ئەزمونانە ئەهێنین پەیامی ژیانی خۆیان لە بوارێک لە بوارەکانە سەرکەوتوو بوون، ئەیگوازنەوە بۆ جیلی تازە، ئەو پەیامی کە هەیەە ئەیگوازنەوە بۆ جیلی نوێ، بۆی کە لانی کەم جیلی نوێ نەکەوێتەوە غەڵەتەوە کە ئەم کردوێتی بە هەمانەو ڕێگا هەڵەیە تێنەپەڕێ. ئەم بە شێوازە قورسەکە فێری بووە، دنیایەک غەڵەتی کردووە لە بزنسە، لە پەیوەندی خۆشەویستیە، لە ژیانیە، لە پەیوەندە ڕۆحیەکانیە. اینجا شتێکی دۆزیوەتەوە یەت ئەم نەتیجە گەورە لە ماوەی سەعاتێکا بەخشێ بە کەسانێک. بۆیە هەدەفی من بە دەرەجە یەک بەڕاستی گەنجە جیلی نوێ بۆی کە سوودمەند بێ لەو کەسانێک کە ئەزمونێکی ژیانیان کردو و دوای ئەزمونێکی زۆری ژیانیان اینجا گەشتون بە ئەم بابەتە. بۆیە بەها جیاوازیەکە دروستەکە. ئەوەی کە جیاوازی ئەم پۆدکاستە لەگەڵ هەر شتێکی تراکە کردومە ئەوەیە کە بەس خۆم نیم،
کەسانی تر لێرن هەڵبەتا معنایەوە نییە من بەس دانیشتە بم 6 پرسیارم نووسی بێت تویتر خواخوان بێ میوانەکەم قسەکانی تاواکە بۆی منیش پرسیارەکانم کەم نە ئەکرێ من لە سەدا چلی قسەکان من بیکەم چکە ئەمە گفتوگۆکەین ئێمە بەدەم خواردنەوەی چایەکی ئەحمەدەوە قساکەین من پێشکەشکار نیم و کەسە کە هاتی بێت بەس وەڵام باتەوە نەخێر ئێمە گفتوگۆی قوڵەکەین لەسەر بابەتێک بۆیە ئەگەر منتان بینی لە میوانەکە زیاتر قسەم کرد گلەی مەکەن خودی بەرنامەکە بەم شێوازەیە زیاتر لە وەختان ناگرم تەنیا بابەتی کۆتایی باسەکەم ئەم پرۆگرامە دوای ئەوەی کە کۆمەڵێک بابەتی زۆرمان وروژان پرسیار و وەڵامێکی باشمان کرد لە کۆتاییە هەر میوانێک پرسیارێک بەجێ هێڵێ بۆ میوانی دوای خۆی وە لەو پرۆگرامە کە میوانی دوای خۆتای ئێمە ئەو پرسیارەی لێەکەین پاشان سێ پرسیار بۆ هەموو میوانەکان ئامادەکەین لە کۆتایی یا بەسەرعی ئەم سێ پرسیارە لە دانە بەدانەی میوانەکانەکەین ئەم سێ پرسیارە چیە جارێ ئامادەم نەکردووە ئەم سێ پرسیارم بۆیەوە بەجێشتووە بۆیە ئەگەر کرا لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە کە ئەیبینن بە دڵی خۆتان پرسیار بنووسن و من لەو پرسیارانەی بەڕێستان هەڵەبژێرم و لە هەموو میوانەکان یەکەمەکرێ پرسیارەکان پرسیاری عام بن پاشان لە ئەخیرە هەموو میوانەکان ئەو پرسیاری لێیان کراوە لەگەڵ ئەو وەڵامی ئەیێنەوە لەگەڵ ئەو کۆمنتەی کە بەجێی ئەهێڵن بۆ نەوەی دوای خۆیان لەم دەفتەرەیە نووسن باشە لە دوای تەوابوونی وەرزی ئەم پرۆگرامە ئەم دەفتەرە بڵاوکرێتەوە کە میوانەکان تایە وەڵامی پرسیارەکانیان نووسیوە پرسیاریان نووسیوە بۆ میوانی دوای خۆیان پاشان وتەیەکیان نووسیوە کە بۆ هەموو ژیانیان سوودیان لێ وەرگرتووە ئەم وتەیە چییە بێت بڵاو ناکرێتەوە تا کۆتایی پۆدکاستەکە و تا مەزرۆیەوە چاوەڕێم خۆم لە هەمووتان زیاتر بۆی کە پۆدکاستێک دەست پێ بکەین بەجددی بەهادار بێت چایەک بخۆینەوە کە دووکەڵەکەی ئەڕوا بۆ مێشک چاوەڕوان بن بە ئیزنی خوا